بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ ئەم پێویستە وەکو کورد و کورسیەتمە ئەوەن دەنگێتمە یان ڕێژە دانیشتوانێتمە یعنی بۆی مەتریش گەیم نەکەت پێویستان بڵێ هەڵبژاردنەوە عێراقە بەشدار بن و کورسیەتمە گەیم نەکەت و بوو ناوچە دامڕن ڕاوش پێویستە بوو دەنگێمە خاصەتەن کومەت بێتن مادە 140 بێتە جێبەجێکردن. سوور گرنگە بوومەکان بەشداریە هەڵبژاردنێت کەین بەس هەندی من فۆنش خو کردی بەریز ئەو عێراقە ئەنو چەند کەسا حکمێ لێکردی کەس حکمێکی وت و دیموکراتی سەوی حکمە ئەو کورسیان نەهێلایە. بەڕای من پێویستە هەموو کوردستان هەموو کوردان لە هەموو شوێنێکی دنیا بڕۆن بەرەو سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بۆ ئەوەی دیسان دەنگی کورد بگەڕێتەوە بە تایبەتی کەرکووکی خۆشەویست و ناوچە دابڕاوەکان کە ئێستا لە دەستمان هەون بەداخەوە بتوانین لە ڕێگای دەنگدانەوە لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە بتوانین بیگەڕێنینەوە بۆ سەر کوردستان و بتوانین بە ئارامی و ئاشتی لە کوردستانێکی ئازاد دابژین.